ئەمڕۆ باسی نیشانە سەرەتایەکانی شێرپەنجەکەم بۆ مەبەستم میوانداری دکتۆرە سارام کردو کە پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە بەیانیت باش دکتۆرە پێم بڵێ زۆربەی جار کە کەسێک دەستنیشانی نەخۆشیەکەی کرێ ئەڵێ دەمێکە شێرپەنجەی هەبوو و هەستی پێ نەکردووە بە گشتی شێرپەنجە نەخۆشیێکی بێنیشانەیە هەتا ئاگاتە خۆناغە پێشکەوتوەکان خۆی ئەیتما دەکاتە سەر ئەو ئۆرگانی کە شێرپەنجەکی تیا دروستە بێت هەنێ ئۆرگان هەیە لە بروی مەساحەیەکی فراوانی هەیە گرێکە مەجای ئەوەی هەیە کە گەورە بێت و گەشە بکا ببێ ئەوی نەخۆشەکە هەستی پێ بکات بۆ نمونە لە منطقەی ناوسکە بە تحدید بۆ نمونە شێرپەنجەی هێلکەیان لە بروی مەساحەیەکی باشی هەیە لە ناوسکە ئەتوانێت گەورە ببێت بەبێ ئەوەی تأثیر کاتە سەر نەخۆشەکە هەل بدایەتەوە هەستی پێ ناکە بەڵام بەس کاتە هەستی پێەکە گرێکی زۆر گەورە بوو لە مەرحلەیەکی متەقەدیمەیە بەڵام بەس هەنێ شوێنی تر هەیە لە مەرحلەیەکی زۆر ئۆڵە یاخود لەگەڵ دروستبوونی گرێکەیە کەسەکە هەستی پێکە بۆ نمونە لە مێشکە لە بەرۆی مێشک کاسەی سەر محدودە مەجای کشانی نییە کاتێکە گرێکە دروستە بێت لە حجمێکی بچکۆلەیە زەختە خاتە سەر ئەملا ئەولاوە ئەکا نەخۆشەکە زوو هەست بە نیشانەکانی بکات. باشە پێم بڵێ نیشانە سەرەتایەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر کەسێک تووشی شێرپەنجە بێ ئەو نیشانە گشتیانە چییە کەشێ لە خۆیان هەستی پێ بکات ئەیش عینەش ئەتما دەکاتە سەر ئەو ئۆرگانی کە تیا دروستە بێ بۆ نمونە ئەگەر لە سیەکانە دروست بێ کەسەکە کۆکەی ئەبێ بەڵغی ئەبێ خیزە خیس و ناڕەحەتی ئەبێت بۆ نمونە ئەگەر لە جیهازی هەزمیە بێت کێشەی بۆ نمونە لەوانەیە تووشی قەبزی ببێت تووشی سکچۆن ببێ ئازاری ناوسکی بۆ دروست ئەبێت بۆیە ئەگۆڕ یاخود ئەگەر بۆ نمونە هی ڕەحم بێت ئافرەتەکە نەزیفی ئەبێت خوێنی ئەبێت بەڵام بەس بە شکلێکی عام ئەتوانین بڵین کەسەکە کەم هێز ئەبێ کەم حەواز ئەبێت لە مرحلەیەک لە مرحلەکانە کێشی دائەبەزێت و ئیشتیهای کەم ئەبێتەوە کە ئەمە دوو نیشانەیە ئێمە بەعام حەزی پێ ناکەین چکەم کاتێک کە ڕوویە معنای ئەوەیە مرحلەیەکی متەقەدیمە و تۆزێک عیلاج و چارەسەرمان زەحمەتە بێ. بە بینەرانی خۆشەویست بڵێم ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێجی فەرمی کورسا دەتوانن پرسیارەکانتان لێرەوە لە کۆمنت بنووسن منیش وەڵام پێویستان بۆ وەرگرم. دکتۆرە باسی ئەوە بکەین چه پێویستە کات پشکنینی ساڵانە یاخود چەند ساڵ جارێ بکە ئەو خێزانانەی کە جۆرێکی تایبەت شێرپەنجەیانتیا یاخود نەخێت لە تەمەنێکی تایبەتەوە ئەشێمە ئەو پشکنینانە دەست پێ بکەین خۆی طبعاً ئەو جۆری شێرپەنجەیانەی کە تاکو ئێستا پشکنینی پێشوەخت شمولیانەکە زۆر نین کە من یەکێک لەوانە شێرپەنجەی مەمکە دوو شێرپەنجەی سیەکانە سێ پرۆستاتە چوار پێستە طبعاً ئەگەر یەکەم باسی مەمک بکەم هەموو ئافرەتێک لە تەمەنی 40 ساڵیانە مەفروزە بەشداری ئەم پرۆگرامە بێت چۆن ئەو پرۆگرامە چۆنە یەکەم جار طبعاً بە تەوعیە دەست پێکەین خۆشیاریان ئێنێ شێرپەنجی مەمک چییە نیشانەکانی چییە ئەگەر ئەم حاڵەتە ڕوویە ئەوە بکە ئەمە ڕوویە ئەمانە مەترسیدار نین چی مەترسیە چی مەترسیدار نییە تەوعیان ئەکەین هوشیاریانین لەسەر نیشانەکانی و جۆرەکانی و عیلاج طبعا یەکەم جار بە فەحس بەدەست دەست پێکەین هەم لەلایەن پزیشکەکەوانێ و هەم فێریشەکەین کە کەسەکە ئافرەتەکە خۆی چۆن فەحس بۆ خۆی بکە کە فێرێکین چۆن لە بەردەمی ئەوێنە بۆستێ یەکەم جار بە سێرکردن و مقارنەکردنی هەردوو مەمکەکە بزانە هیچ گۆڕانکارێک لە قەبارەیە لە ڕەنگە لە شێوەیە لە گۆی مەمکەکە دوای ئەو فێریانەکەین بەدەست چۆن فەحس بۆ مەمکی خوانەکەن هەست بە گرێک بکەن یان نیکەن جاکە لە یەک دوو وەزعیەتە ئەبێ بکرێت دەست بۆ سەراوانێ دەستخەنە سەر کەمەر دەستدا ئەنێن لە کاتی پاڵکەوتنا و بە پێشەوانێ ئەمانە هەمووی چەند میکانیزمێکە فێریانەکەین ئەمە لە هیچ سنتەرێک لە هیچ شوێنێکەیە کە خانمان بیانەوە فێربن یاخود خۆی بەداخەوە زۆر بەداخەوە تاکو ئێستا دەوراتێکی وان نەکراوەتەوانێ کە ئەم تەوعیە بیرێت بە خانمان یعنی ئێمە زۆر جار خۆمان لە ملاولەولا لەگەڵ هەنێ ڕێکخراوە هەوڵمان ناوە چەند دەوراتێک بکەینەوەنێ بەڵام بەس ئەمە کافی نییە مەفروزە هەموو تاکێک هەموو ئافرەتێک لە تەمەنی هەرزەکاریەوانێ ئەم تەوعیی پێبووترێت بووی ئاشنا ببمەمکی خۆی هەرچ کاتێ هەرج گرەیەک ئێمە موشکیلەمان چییە زۆر ئافرەت گری بۆ دروست بووە بەڵام بەس هەستی پێ نەکردووە لەبەرەوەی خۆی مەمک طبعی خۆی گرێگرەیە کە دەستی ئەوەی هەمووی ملولەیە بۆیە زۆر بە ئاسانی ئافرەت هەستی پێ ناکا کە ئەمە گرەیەکە
ياخد كتازه نورماله. ياخذ اما نورمال بويا هر زكاريا ومفروض ام دورانا بو تريتو ام توعيه بلا بكرتو بوي افرتك اشنا به بممكن باش بەڵام ئێمە سپاس بخوا سا گەنجێکی زۆری خوێنەوارمان هەیە ئەتوان لە ڕێی یوتیوب و ئەوانەوە فێری ئەو جۆرە پشکنینانە بن بە ڤیدیۆ خۆیان سێری بکەن خوي طبعا ايش مصدرك بس وكو خود ازاني انترنت وجوجل ديك لو مصدراني كلاواني خلق بلال ريا بري پەرش و بڵاو برشو بلاوة يعني توزك زحمة بتواني فكرة كان كوب كاتواني بوي عادة باشتريك لري بزيشكي مختصة واني بلان بزلكات لو منطقي ايما كدوراتي كيوانية لبرو مجبورا هانا برن بو انترنت بو يوتيوب ايش تيكي خرابني ئەتوانین ورتر بڵێن بە خانمان هەچ کات هەستیان بە گرەیەک بە گڵۆڵەبوونێک لە سنگیانە کرد باشترە پشکنین بکەن و بچنە لای پزیشک بالتاكيد نكهر قري زور جار حجمي ممككه استكاداني كان ليكي كان قورة تريكا بشكولة تريكا ياخذ قورانكاري لقوي ممككه درتشي خواناوي ياخذ وكو جن امانه هموي نشانيكي اقادار كرون كمفروضه خان مكا بدوايا بجيت تۆر هەندێک جار ڕەنگە گرەیەک لە بنباڵ دروست بێت ئەمانە ئەگەر لە گەورە بە یاخود لە مناڵ ئاپشکنینی ئەوێت یاخود تەنها ینی چاودێری بکرێت طب قري بنبالي شربتي هي بقري ممكاني بلان بس بنبال اما غدي لينفاوي زوره ام غدي لينفاوي انا لكاتي هرش خلليكي التهابه خاصه لو لايك او لاي بنبالا خضين او بالا ممكن ام قري لينفاوي انا هالباوسن كام قري لينفاوي انا دوري السيطريك ابين كاتي كهر برينيك التهابك لقولا الربا امان يكسر وكو فلتر بكتيريا هالامجنو هالاوسن همو هالأوسانكي بنبال مرجنية شربنجبة ممكنة التهاب بلان بس نخوشك خوينات واني الجاي كاتانا بويا مجبورة كسرداني فيزيشكي كاتم الأوسانكي بنبال ولا من كانش تمام فيزيشك بيبينه بلى طبعا هشرني الشربنجبة بلان بس مفروضة فيزيشك بيبينه هیچ خاڵێکی دیاریکراومان هەیە بتوانین هەڵاوسان لە گرێکانی لامل لە بنباڵە جیا بکەینەوە بۆەوەی کە ئایا شێرپەنجە یاخود خوي طبعا صفات يعني ابو نمونه التهابات عادة آزاري هي كسك كدسيتي وكو درزي اتشيبيايا قرمة بيت سور ابيت واني بلام زكاتي شربنجا واني شربنجا زيادة الرقة وكو بردوايا وزور جار نوساو بملاو بولاوان يعني توزك زحمته بتواني بيجريتو بيجولين بلام زكاتي التهابا نانو سبب ملاو بولا عسان ترك اجيريتو اجولان ريت باشە دکتۆرە پرسیارە گاتووە باسی بوونی بەکتریای گەداکە و پەیوەندی بە شێرپەنجەوە ئەمە پەیوەندیان هەیە ڕاستی یەک لە سەبەبەکانی شێرپەنجەی گەدا ئیلتیهابە بەکتریا کە ئێمە پێوتری ئەچ پایلۆری لەوانەیە خەڵکیش زۆر ئاشنا بێ بەم ناوە کاتێک کە بۆ فترەیەکی زۆر ئەم بەکتریا ئەمێنێتەوانێت چارەسەر وەرناگرێ احتیمالی ئەوەی هەیە کە کەسەکە تووشی شێرپەنجەی گەدە بکە باش ئەگەر پۆڵێن بکەین چ جۆرە شێرپەنجەیەک لای تۆ قورسترینە لای بەڕێزە دۆکو پزیشک و پێویستی بە چارەسەری ورد هەیە پێویستی بە تەحملی زۆر هەیە پێویستی بە کات هەیە بۆ ئەوەی کە بنە بڕکرێ خود ڕەنگە هەر بنە بڕیش نەکرێت هەموو شێرپەنجەیەک ئەگەر لە مەرحەلەیەکی ئەهۆڵا تەشخیص بکرێ ئەمەلی چاکبوونەوە و تێپەڕانی نەخۆشیەکە زۆر زۆر تەنانەت شێرپەنجەی سی و تەنان سی و پەنکریاس و ئەمان بەڵام بەس هەنێ شێرپەنجە هەیە بە حکمی ئەوەی کە نەخۆشەکە زوو هەستی پێ ناکە ناتوانێت لە مەرحەلێکی متەقەدیمیە علاجی قورسە بۆ نمونە شێرپەنجەی سیەکانە شێرپەنجەی پەنکریاسە جگەرە ئەمانە تۆزێک عیلاجکردنیان زەحمەتە باشە دکتۆرە پرسیارێک هاتووە خانمێکە کە شیرەیەت ئەڵێ من شیر ئێم و هەست بە گرەیەکە سنگە ئەم گرێ هیچ شیر پێدانەکە یاخود دەبێ پشکنین خۆی طبعا لە کاتی شیرانە مەمک هەڵ ئاوسێت و گرێگرێکان تۆزێک زیاترێک ئەبن بۆی ئافرەت زیاتر هەست بە ئازاری مەمکەکە و هەست بە گرێگرێ ئەکا ئەمە مانای ئەوە نییە کە شێرپەنجە بێ بەڵام بەس یەک نقطە هەیە لە کاتی حمل و لە کاتی شیرانە لەبەر ئەوی مەمکەکە خۆی ئاوساوە خۆی گرێگرێکی زیاترێکە کاتێک ئەگەر گریکی شێرپەنجی تیا دروست بێ کەسەکە تۆزێک زەحمەت جیای ئەکاتەوانێ زۆر جار ئیهمالی ئەکا هەتاکو ئەوەی شیران تەواو ئەبێت و ممکەکە ئاوسایی ئەنی شێتەوانێ بیزەبێت گرێکە بە تەواوەتی دەرئەپەڕێت کە ئەمە حاڵەتی وەمان زۆر بۆیە بەداخەوانێ بە هیچی تێناچێت کاتێ هەست ئەکا ناتەبیعیە ئازارێکی گرەیەکی هەیە سۆنەرێک بکە
هەم خۆشی مرتاحە بێت و هەم ئەو کاتە شیرانەکەشی هیچ کێشێکی بۆ دروست ناکە. کەواتە ڕێنمایی خانمانی شیردەرەکەی ئەوانەی کە شیری خوانێن بە مناڵەکانیان ئەگەر گرێک لە سنگیانە هەبێت بە هەر شێوەیەک بێ باشترە پشکنین بکەن لە هەمان کاتە بەبێ دواکەوتن. پرسیارێکا تووە باسی ئەوە کاڵێ سێ گرێ هەیە لە پشتما و ئازاریشی هەیە. شتەکە تۆزە گشتیە پرسیارەکە گرێ لە پشتە نازانم بەڕاستی کوێ پشتێتی چکە بەداخەوە بە وردی پێینەوە توین هەموو گرێک بە پرسیارەکە وارێ بکەین لە هەرجەیەکی لە شار بێت پێویستی بە پشکنین هەیە؟ خۆی هەموو حاڵەتێکی ناتەبیعی کە لە جسمما دروست ئەبێت ئەبێ پشکنێنی بۆ بکرێت. خۆی گری شێرپەنجەش بەعام ئازاری نییە. بەڵام بەس ئازاریش کە هەبوو ئەبێ بەدانیەوە بچیت. لەو حاڵەتەشە کەسەکە خۆی ناتوانێت جیای کاتەوانێ مەفروزە هەر سەردانی پزیشک بکات چکۆم ئێمە زۆر جار بەدەست فەحسی ئەکەین و هەنێ صفات هەیە کە ئێمە گری شێرپەنجەی جیاکەینەوە لە گرێکی بێوەی بەس بە مجرد فەحسی دەست کە لەوانەیە زەحمەت بێ بۆ کەسەکە خۆی بتوانێت ئەو فەحسە بکە بۆیە باشترێکە سەردانی پزیشکە لەو قەلەقیەی نەجاتی بێ. دکتۆرە توانی پێمان بڵێ لە مناڵە نیشانە گشتیەکان بۆ شێرپەنجە شتێکی تایبەتمان هەیە زوو بەهانایەوە بچێت؟ خۆی لە مناڵە شتێکی تایبەت نییە و مناڵیش بە حکمی ئەوەی کە تعبیرکردنی تۆزێک دقیق نییە لەبەرەوە تۆزێک تەشخیصکردنی شێرپەنجەتیانە ئاسان نییە بۆیە ئەمە ئەبێت ئەرکێکی کە دروستەکە لەسەر شانی دایک و باوکان کە بێت زۆر وریابن کاتێک کە هەرچ ناڕەحەتیەک باس ئەکا حاڵەتێکی ناتەبیعی ئەبینێن لە مناڵەکە زوو بەهانایەوە بچێ و خەمی بخوا. هەموو گرێک لە مێشکە ئەمە پرسیارێکە هاتووە ئەشێ شێرپەنجە بێت؟ نەخێر مێشکیش مەجموعەیە جۆری گری هەیە بێوەی و شێرپەنجە و زۆری گرێکانی مێشکیش بێوەین. بەڵام هەمویان چارەسەریانەوێت؟ هەمویان بێوەیەکانیش ئەبێ چارەسەر وەربگرێن لەبەر ئەوەی مێشک وتم کاسی سەر زۆر پچکۆلەیە مەجالی کشانی نییە و گرێ بێوەیش قیناکە کەسەکە ناکوژ ئەگەر بەو تعبیرە ڕاست بێت بەڵام بەس کاتێک کە گەورە ئەبێت و زەختە خاتە سەر ئەملا ئەولای مێشک وەکو معلومە بۆ هەموو لایەک ئێمە مێشکە هەر پارچە و ئیشێکی هەیە مەسئولە لە ئیشێک بەشی پێشوێ مەسئولە لە کەسایەتی نەخۆشەکە و حکومی قەراران و بەشی ئەملا حکومی قسەکردن و تعبیر و نووسین واجبێتی هەنێ شوێنی پێشی پشتەوەمان حکومی جوڵە و کۆنتترۆلی حرەکە و جوڵە کاتێکە بۆ نمونە گرێک لە بەشی پێشەوە دروست ئەبێ بە بێوەیش بێت کە زەختی خستە سەر ئەملا ئەولای مێشکەکە توانای حکم قەراران و کەسایەتی کەسەکە ئەگۆڕێت بۆیە مەجبورین کە ئەو گرێ لابرین بۆی بتوانێت ژیانێکی ئاسان. هیچ گرێک لە مێشکە باش نییە بەو تابیرەی کە ئەبێ چارەسەر وەربگرێت. زۆر باشە. باسی شێرپەنجەی پرۆستات کراوە بڵێ قۆناغی چوار لە شێرپەنجەی پرۆستات قۆناغێکی چۆنە؟ طبعا ئێمە قۆناغە چوارەکان بەگشتی معنای ئەوەیە کە نەخۆشەکە بە هەموو جسمان بڵاو بۆتەوانێت. پرۆستاتیش نفسیشت کە ئێمەڵێن کەمە قۆناغی چوارە یعنی لە دەرەوەی پرۆستاتە هاتوۆتە دەرەوەی پرۆستات و گەشی کردو بۆ ئۆرگانەکانی تر بۆ ئێسقانە بۆ جگەرە بۆ سیەکانە و طبعا پرۆستاتیش بە تەبعی خۆی یەکەم شوێن کە حەزەکە بووی بچێ ئێسقانە بۆیە عادەتەن کە ئێمەڵێن چوار لە هەموو نەخۆشیەکانە زائیدەن پرۆستات معنای ئەوەیە کە بڵاو بۆتەوانێت. بەڵام ئومێدی چارەسەر هەیە؟ لە پرۆستاتێکێکە لەو نەخۆشیانە خۆشبەختانە کە بە مەرحلە چواری شەوانێ نەخۆشەکە ماوەیەکی زۆر ئەتوانین کۆنتترۆلی نەخۆشیەکەی بکەین و هەنێ جاریش نەخۆشیەکەی بەتاوەتی ئەتوێتەوانی و تی ئەپەڕێنێت. تۆرە بە پرسیارێکی زۆر واقعیانە بکەین. هەندێک جار لێرە و لەوێ بیستین پزیشکەکە پسپۆڕی شێرپەنجە و توێتی ئەم نەخۆشە ساڵێکە توانێت ژیان بەڕێ بکات بەو جۆرە. بەڵام ئەبینی 2 ساڵ 3 ساڵیش دواتر چارەسەری ژۆرەگرێ و بنەبڕی ژەبێت لە شیا و حاڵەتەکە بە تەواوی کۆنتترۆڵەکرێ. ئەم حاڵەتە تەنها تێبینی پزیشکەکەی بە پێی پسپۆڕی خۆی و بە پێ و زانیاری کە هەیە و یاخودایە هەندێک حاڵەت هەیە شازن لە دەرەوەی ئەو ڕێسایانن کە بەڕێستان کاری لەسەرەکەن. بەڵێ طبعا ئێمە کە زۆر جار باسی عمر ئەەکەین ئێمە بەپی
داتا و زانیاریە عالەمیانەیە کە لە بەردەمانە بۆ نمونە ئەو دراسانەی بۆ نمونە ئەڵێ لەسەر مرحلة چواری شێرپەنجەی کۆڵۆن ئەڵێ بۆ نمونە احتیمالی ئەوەی کە 4 ساڵ بژین و بمێننەوەنێ لە 160 ئەمە داتانە لە هەموو عالەمە کاری پێ ئەکرێ لەبەرەوە ئێمە کە بەعزە جار ئەم قسانە ئەکەین بۆ نەخۆش احتیمال دەکەینە سەر ئەو داتا و زانیاریانە بەڵام بەس ئەمە چەندێک ڕاستە لە سایاسە نییە چکم لە دنیای هیچ شتێک مطلق نییە و هیچ شتێک لە سایاسە بیزەبت لە کاری پزیشکیە و ئیستیجابەی نەخۆشیش بۆ عیلاج فەرقەکە مەجموعەیە فاکتەر هەیە بۆ نمونە ئیرادەی نەخۆش کە فاکتەرێکی زۆر زۆر مهمە ئەو نەخۆشانەی کە ئیرادەیان بەقوەتە جسمیان بەقوەتە دیقەتیان ئین ئیستیجابیان بۆ عیلاج ئاسانترێکە باشترێکە ماوەیەکی زووترێک ئەوانی وریان باشە و ئەوانشی کە وریان زعیفە و هەر ببینین بە بیستنی کەلیمەی شێرپەنجە ڕووخاون سێرەکین عیلاجی زۆر دەورێکی ئەوتوینیە لەگەڵیا ئیستیجابیەکی ئەوتوینیە و نەخۆشیش بۆ نەخۆشیش دەورە بینێ یعنی بۆ نمونە هەر لە شێرپەنجەی مەمکە ئێمە شتێکمان هەیە گرێدی پێڵین یعنی توانای هاروهاجی و حروکی گرێکە خانەکان ئەو گریانی کە حروکیان زۆر زۆرە استیجابیان باشترەکە بۆ کیمیایی و هەنێکیان خا و خلیچکن حرەکەیان کەمە ئەمانە تۆزێک عیلاجی کیمیاییش تەئسیریان زۆر لەسەری نابێت. باشە دکتۆرە پرسیارێکات تۆڵێ پشکنی شێرپەنجە لە کوێگرێ پرسیارێکی گشتیە بێگومان بەس ئەمە بەرچاوڕوونیەک بێ بە خەڵک پشکنی پێشوەخت بەبەستێتی طبعا ئێمە ئێستا بەس بۆ شێرپەنجەی مەمک لە سنتەری مەمک ئەکرێ لە نەخۆشخانەی شار بەڵام شێرپەنجەی پرۆستات لە نەخۆشخانەی هیوا ئەکرێ شێرپەنجەی کۆڵۆن بەداخەوە هەتاکو ئێستا سنتەرێک نییە کە تایبەت بێ بە پشکنینەکانی پێشوەخت سنتەری هەرس و جگەر هەیە کە هەر کەسێک ئارەزووی هەبێ ئەتوانێت سەردانی پزیشک بکات لەوێ بۆ ئەوی کە پشکنینی پێشوەختەی بۆ بکرێت. پرسیارێکات تۆ دایکێکە ئەڵێ مناڵەکەم 6 ساڵە و گرەی لامەلی هەیە پشکنینی بۆ کراوە وتوانە لیمفەگرەیە بەزەڵە بە چیا بزانم ئەم لیمفەگرەیە لیمفەگرەیەکی ئاسایی و هەڵاوساوە یاخود لیمفەگرێکی شێرپەنجەیی خۆی تاکە ڕێگا پزیشک هەر ئەتوانێت بۆی یەکلایی بکاتەوانێ و عادەتەن ئەو گریانەی کە بۆ چەندەها ساڵ ئەمێننەوەنێ ئێمە هەتاکو کات تێپەڕێ بەسەریا ترسمانلی کەم ئەبێتەوانێت چکەم گری شێرپەنجە بە سابەتی نامێنێتەوە لەگەڵ کاتە بە تێپەڕبوونی کات گەورە ئەبێ شکڵی تێک ئەچێ کەسەکە سەحەتی تێک ئەچێت یعنی لەبەر ئەوە ئێمە هەتاکو ماوەیەکی زۆر گرێکە بمێنێتەوانێ و کەسەکەش سەحەتی باش بێ ئێمە لە خەم ڕەخسەین بەڵام بەس هەر باشترێکە ئیهمال نەکرێ ناو بەناو بەلایانی کەم و ساڵی جارێک سەردانی پزیشک بکە بۆ ئەوەی تەئکید بین کە ئایا ئەم گرەیە ئەگۆڕێت بەرەو شێرپەنجەی یاخود بە سابەتی بە بێوەی ئەمێنێتەوانێ. دکتۆرە بە حکمی پیشەکەت کە ڕۆژانە ئەو چارەخوازانە بینی کە لە بابەتی شێرپەنجەن چ گرفتێکیان هەیە لەگەڵیان لە بەریەکەوتنە چ شتێک هەیە زۆر لێک تێگەیشتن تا ئێستا باش نەبێ لە نێوانتان. ئێمە گەورەترین مشکیلەمان نزمی ئاستی هۆشیاری تەندروستیە لە چ ڕوویەکەوە یعنی بۆ نمونە ئەگەر هەبن نمونە باسی بکەم ئێمە کەسەکە تووشی شێرپەنجە ئەبێت یەت بۆ لای ئێمە علاجی کیمیایی وەرئەگرێ ساڵ دو ساڵ لەگەڵمانە بەردەوام بێ بەبی ئەوەی بزانێت چیەتی کە سوکارەکی لی ئەشارنەوانێ ناشڵن ئێمە هیچ قسێکی لەگەڵا بکەین بە حکمی ئەوەی کە ئەڵێ نەخۆشەکەمان زۆر ورە نزمە بزانێ یەکسەر ئەکوێتە جێگاوانێ ئەمرێ بەڕاستی ئەمە بربەستێکمان بۆ دروست ئەکا کە ئێمە ناتوانین حێوارێکی مباشر گفتوگۆکی مباشر لەگەڵ نەخۆشەکە بکەین چکۆم ئێمە بیزات نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی درێژخایانەکان بەعام لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە بۆ قەرارانی عیلاج پێویستە مباشر لەگەڵ نەخۆشەکە مناقەشە بکەین چکم ئێمە تەنها یەک ڕێگامان نییە مەجموعەیەک ڕێگەمان هەیە ئەڵێن ئەم ڕێگایەمان هەیە ئەم دەرمانەمان هەیە ئەمە مزعفاتەکاتی ئەمە ئەوەیە ئەمەی کەشمان هەیە ئەم مزعفاتەکانی ئەوەیە قەرار ئەینەوە دەست نەخۆشەکە بۆ نمونە نەخۆشەکەڵە من ئەم ڕێگایان پێ خۆش نییە حەزەکەم ئەم ڕێگایە هەڵبژێرم بەس لە ئێمە ئەم مەجموعە ئەم نەوعە مناقەشانە شبه مستحیلە کە عەدەدێکی کەم نەخۆش هەیە یە بۆ لامان ئەڵێ چی هەیە بە سەراحەت پێم بڵێ
ئەمەش واکە هەنێ جار کە ئێمە لەگەڵەوەی کە نەخۆشەکە ئەشارینەوە قسەی لەگەڵان بۆی باز ناکەین لە ڕۆژێک لە ڕۆژەکانە ئێمە لە دەممان دەرەچێت چکۆم نازانین بە کێمان وتووە کێ ئاگای لێ کێ ئاگای لێن چکۆ ڕۆژانە ئێمە زیاد لە 40-50 نەخۆش ئەبینین زۆر قورسەکە جیای بکەینەوەوانێ لەگەڵ کێ اتفاقی چیمان کردووە ئێمە لەبەرەوە کاتێک کە لە دەممان دەرەچێت یان لە قاوش کارمەندێک باسی ئەکا یان نەخۆشێک لەگەڵ یا باس ئەکا تووشی شۆک ئەبێت و بە زەحمەت یێتەوە سەربار یان زۆر جار گلەیمان لێ ئەەکەم چەندهان نەخۆشە بووە ئەڵێ دکتۆر ئەی خۆ تۆ پێ و نەوتم ئەمە واهی بووە ئەی بۆ ئێستا ئەڵێی وای ئێمەش ئەەکەینە موقیفانە یعنی نازانین درۆکە بێ بە درۆیەکی تر ڕێکیکەین بەداخەوە بەڕێزە دۆک و سپۆری شێرپەنجە لەگەڵ ئەوایت هەر حاڵەتێکی لەو بابەتە هەبێ سەرەتا لەگەڵ نەخۆشەکە خۆیان باس بێت بەتەکید ئەوە مافی سەرەتایی هەموو کەسێکە کە بزانێت لە جسمیا چی ڕوویە و چی لەو جسمە بکرێ چی عیلاجێکی بیرێتێ چکۆم ئەهۆڵ و ئەخیر ئەو ئێش و ئازارەی کە هەڵی ئەگرێت تەنها نەخۆش خۆی پێی ئەزانێت لەبەرەوە حەقی خۆیەتی کە ئەو عیلاجانە کە وەری ئەگرێت بزانێت چییە و چی نییە. باشە کۆتا پرسیارم پرسیاریەکێک لە بینەرەکانمانە باسی واکە هەندێک جار نەخۆشەیە چوار جار چارەسەری کیمیایی وەرکرێەوە بەڵام بێسوودە لە سەرەتاوە نەزانراوە کە ئەم چارەسەرە بێسوودە و بۆی کراوە یاخود ئەمە تەنها هیوایەک بووە. طبعا ئێمە نەک چوار نەخۆشمان هەیە 5 جۆریشی بەکارهێناوە هەیە 6 جۆریش بەکارهێنرێ طبعا ئێمە عیلاجمان زۆر سەوەکو بۆ نمونە یەکێک سەری ئێشێ پاراستۆڵە خوا سەرەکە ئیسفادەی نییە ئەچێ بۆ ڤۆڵتارین ئەوە خوا ئیسفادەی ئەچێ بۆ شتێکیکە بەنسبەت ئێمە شەو عینان شتە جۆریکی شێرپەنجە علاجێکی سابتمان هەیە بۆی بەکارەهێنین دوای ئەو متابعەیەکین ئەشعاگرین سۆنەرەگرین کە بزانین بۆ علاجی ئیسفادی نەبووە مەجبور ئەچینە سەر خەتی دووهەم علاجی دووهەم ئەوەش ئیسفادی نەبێ ئەچینە سەر علاجی سێهەم لەبەرەوە یعنی بڵێ شتەکان تەسەسولەوەکو زنجیر وایە یەکەم خەت دەست پێیەکەین خەتی دیفاع نەبوو ئەچینە سەر خەتی دووهەم و خەتی سێهەم و هەتاکو نەخۆشەکە بتوانێ علقل بۆ ماوەیەکی زۆر بە سابتی بیهێڵینەوە گرێت. باشە بە گوشە پێم بڵێ لە سەدا چەند لە نەخۆشخانەی هیوا ڕازیت لە ڕووی چارەسەری کیمیایی بەراورد بە وڵاتانی جیهان بەرامبەر بە وڵاتانی دراوسێ طبعا ئەو ئیمکانیەتمان نییە بەڵام ئەتوانم بڵێم لە عێراق تاکە نەخۆشخانەین کە بتوانی بێتی هەموو مەجالەکان لە یەک بینە لە یەک نەخۆشخانەیە کۆکات و هەل لە ئەشعە هەل لە سۆنەر هەل لە پزیشک هەل لەیان پێیانی عیلاجی کیمیایی و ئەو سێرڤیسشی کرد نەخۆشخانەی هیوا تەقدیم ئەکرێ بەشایەتی نەخۆشەکان ئەتوانم بڵێم لە هەموو عێراقا باشترین نەخۆشخانەی شێرپەنجی حکومیە. دکتۆرە سارا سپاس بۆ بەڕێزت ئومێدمان سەلامەتی بینەرانی خۆشەویستیشە.